ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەڵێت هەواڵی ئەوەی کە گوایە دوای جەژن حکوومەتی عێراق بڕی 300 ملیار دینار بۆ هەرێم لە ئەنجامی ڕێکەوتنێکدا دەنێرێت تەنها جۆرێکە لە ئازارشکێن و بۆ دڵخۆشکردنی خەڵکە. ئەحمەدی حاجی ڕەشید لە گفتوگویەکدا لەگەڵ بەشی کوردی ڕادیۆی دەنگی ئەمریکا و تووشیەتی بڕوام وایە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانێت ڕۆژەکان بەسەر بەرێت و جۆرێک لە ئومێد بە هاوڵاتیان بدات ئەو دەنگویانە بڵاو دەکاتەوە. ئەگەرنا تا ئێستا هیچ جۆرە ڕێکەوتنێک نەکراوە چونکە هەرێمی کوردستان ئامادە نیە نەوتڕادەستی کۆمپانیای سۆمۆ بکات، بۆیە حکوومەتی عێراقیش ئامادە نیە هیچ بڕەپارێک بۆ هەرێم بنێرێت، هەر ئەوەش خاڵی ناکۆکی جەوهەریە. دەشڵێت من دەمەوێت قسەکانم یاسایی بن، نەک بۆ ڕاکێشانی عاتیفەی خەڵکو و دڵخۆشکردنیان لەسەر هەواڵی بێبنەما. ئەو پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی ڕوونیشی کردووەتەوە ئەو بنەما سەرەکیانەی ناردنی پارەی لێوە بە ئەنجام دەگەێنرێت بریتین لە یاسای بودجە. تا ئێستاش یاسای بودجەمان نییە و بریتیە لە یاسای بەڕێوەبردننی دارایی. لە یاسای بەڕێوەبردننی دارایی مادەی 27 بڕگەی 5دا باس لەوە دەکات ئەگەر پارێزگا و هەرێمەکان نەوت ڕادەست نەکەن بە هیچ شێوەیەک پشکیان لە داهاتی عێراقدا نابێت. دەربارەی لێدوانێکی سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێش کە دوای سەردانێکی بۆ بەغدا وتبووی ئەوەندەی من تێگەیشتوم دوای جەژن بەغداد مانگانە بڕەپارەیەک لە نێوان 300 بۆ 400 ملیار دینار بۆ هەرێم دەنێرێت. ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق دەڵێت نازانم لەسەر چ بنەمایەک ئەو قسەی کردووە، چونکە لە عێراق کۆمەڵێک یاسا هەن ئەو یاسایانە نە کاظمی و نە غەیری کاظمی ناتوانێت لیان لابدات. مادەی 27 لە یاسای بەڕێوەبردننی دارایی، مادەی 14 لە هەمان یاسا و یاسای بودجە کە لە مادەی 61 و بابەتەکانی دەستوردا هاتووە. لە مادەی 110 دەستوردا هاتووە ناکرێت خەرجی هیچ بڕەپارەیەک بکرێت بەبێ چوارچێوەیەکی یاسایی. چوارچێوە یاساییەکەش بودجەیە کە تا ئێستا لە بودجەدا هیچ چوارچێوەیەک بۆ ناردنی پارە بۆ هەرێم نییە. ئەحمەدی حاجی ڕەشید پێی وایە ئەو هەڵە کوشندەی سیاسیەکانی هەرێم بە پشتیوانی مستەفا کاظمی کردیان ئێستا باجەکەی دەدەن. ڕوونیشی دەکاتەوە بەبێ ئەوەی هیچ کاغەزێکی نووسراو لە نێوانیاندا هەبێت لایەنەکانی هەرێم ڕاستەوخۆ لە ڕێگەی سەرۆکی هەرێمەوە پشتگیریان لە دانانی مستەفا کاظمی کرد کە ئەوەش خۆی بۆ خۆی هەڵەیەکی کوشندە بوو. ئەحمەدی حاجی ڕەشید سەبارەت بە چارەنووسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەڵێت تا ئێستا بابەتی موچە دیار نییە چونکە هەرێمی کوردستان ئامادە نییە هیچ ڕێکەوتنێک بکات و سوورە لەسەر پابەند نەبوون بە ڕێکەوتنەکان کە لەو پێشیش هەروای کردووە. ڕوونیشی دەکاتەوە حکوومەتی هەرێم لەبەر ئەوەی موچەی بۆ سوپایەک خەڵک بڕیوەتەوە ناتوانێت موچە دابین بکات، بۆیە ئەو بەرپرسیارەتیە لە ئۆباڵی کابینەی نوێیەمی حکوومەت و کابینەکانی پێشووە کە نەیانتوانی وا استراتیژێک بۆ باری دارایی هەرێم دابنیان. لە کۆتایی ئەو گفتوگۆیەدا ئەحمەدی حاجی ڕەشید ئاشکرای دەکات هەرێمی کوردستان ئامادە نییە نەوتڕادەستی کۆمپانیای سۆمۆ بکات، بۆیە حکوومەتی عێراقیش ئامادە نییە هیچ بڕەپارەیەک بنێرێت. دەربارەی ئەوەی حکوومەتی هەرێم چەند جار ڕایگەیاندووە ئامادەیە نەوتڕادەستی بەغداد بکات بە مەبەستی ڕێکەوتن، لە وەڵامدا ئەحمەدی حاجی ڕەشید دەڵێت ئەوە تەنها قسەیە. ئەو بەرپرسانەی هەرێم کە چوونەتە بەغدا ئامادەییان دەرنەبڕیەوە نەوتڕادەست بکەن، بەڵکو وتویانە داهاتی نەوتڕادەست دەکەن. وەزیری نەوتی عێراقیش بەڕاشکاوی پێی وتون دەبێت لە هەموو عێراقدا یەک سیاسەتی نەوت هەبێت و یەک لایەن کۆنتڕۆڵی هەناردەی نەوت بکات، چونکە ئەوە لە مادەی 110 دەستوریشدا چەسپێنراوە.